1978 لە دایک بوویمە خۆم ئێستا مجانسی هۆڵندیمە لە هۆڵندا دانیشتمە لە ساڵی 1996 لە هۆڵندا ئەژیم ساحبەی کۆمپانی کە پۆست ئەگواستەوە لە ئەوروپا بۆ کوردستان ئەم ئەوە تەقریبەن 11 ساڵە ماو ئیشەکەم. دانیشتوی شاری دووەکەم ماڵی 1984 پیشەم خۆم مامۆستایە کاتی 2014 وەسێک موچە ئەو هاالێ هات دوای ئیش گەڕام ئامۆزام شەریکەی پۆستی هەبوو لە ئەوروپا بۆ کوردستان لە 2008 بوومە بە محاسبی عامی شەریکەی ترانسپۆرت. خەڵکی دهۆکم ساڵا 2017 وەرە ئەز شریکەت کەم عامل بۆ ملوێرێ بۆ فڕعی دهۆکم پڕێڤەت بەر ئەو کاتەیش ئەوانە بۆنی بە حساب بەشبەی سیام دەربچتن لە بۆنی ڕەمەزانەوە تەخیر بۆ چەند کارتونی تر بوو نازم ئاسم بۆ کارتونی ترش لەگەڵیان دانا بوو ینی بە حساب بە دوو وەژبە ینی با بڵێن 3 و 4کردنە یەک وەژبە حساب هەموو دەربشن پێکەوە لە مانگی ڕەمەزانی ئەم ساڵەدا بە حکمی کە محاسبی شەریکەمە ساحب ئیشەکەم لە هۆڵندا تەلەفۆنی لۆمە کرد بە منی گوت ئەوە برادەرێکی لەوەیە بە حکمی من یازانم بۆ قسە لەگەڵ بکە هەنیا شای هەیە بۆ ڕەوانەیەکەی بۆ ئەوروپا. دوای وتی هەگەر ئەشیا کۆ دەکەی ئەوە بۆ تۆ نییە تۆ عاملی لای ئێمە بۆ ئێمەیە وتم تەواوە منیش عاملم من ناتوانم قسە بکەم دوایی بە 4 مانگ 5 مانگ ئەوان ئەشیای وەرگتن دەنێرن زۆر جاران ینی کاتی ئەشیا وەرگربان ئەبێتن هەناربانە سلێمانی تەلەفۆنی کرد گوتی من هێروینم وەرگرتیە لە کوێنە نازانم دوای ئەوە پێی نەخۆش بۆ تۆڕە بوو وتەڵاکاکە مەتفاقم لەگەڵ کردیە لەسەر هیروینەکە سعرەکە کە ئەستیلامم کردیا بەس کەمم پێم گوتیا کە تەلەفۆنی قەپاتی کرد بە حساب کە ئەمە حالی بووم ئەو هیروینەکە بردیە دهۆک برادری تەلەفۆنی لەگەڵمە قسە کرد بە وتانی ئاشام لە سلێمانیم هەیە گوتم ڕەوانەی دۆک بکە گوت کەسم نییە ڕەوانەی دۆک بکەم گوتم خۆم ناتوانم بێمە سلێمانی گوت وەرەوە سلێمانی جێگایەکی بدۆزە ئەوە شیانە پێدادەین کە کاتی گەشتم شارمە لە ژێر کۆشن و ئەوە گاعی سادانم گەشتمە دهۆک ڕۆیشمە مەخزەنی دهۆک لە مەخزانەکان دانا و کە تەلەفۆنی کە گوت چۆن بشارمەوە پێم کاکە بیکە لەناو بوهارات سەبەب بوونەکەی تیژە ئەوە پێم گوتە نەکەمتر نەزیاتر دوای ئەوە گوت ئەمەم پێویستیم بە پارەیە بگوم ئەو پرسیارەم لێکە بگوم لە دهۆکەوە ڕەوانی ئەوروپاکەی و نە ئەگەڕێنمەوە لۆ سلێمانی باشە پێم گوت باشە چۆن ئەتو ڕەوانی لە دهۆکەوە ڕەوانی سلێمانیەکەی گوتی لەبەر پۆستی کوردستان خراکاتن لۆ خۆی خراکە نەلۆ من پۆست خراکاتن گوتی پێ ئەڵێم کاکە ئەوەیش پۆستە لەگەڵ خۆت بیبە سلێمانی زانی مخدراتە لە تالیب زانی مخدراتە گوتم توانم ئەوانە ڕەوانە بکەم چۆن ڕەوانە بکەم گوتی ڕێگای نیشاندە گوم ئاخر چۆن ڕەوانەکەن ناوی شەریکە ئێمە لەسەرە چی گوت نە عنوان و شتت پێدادەم ڕێگای نیشانت دەدەم چۆن ڕەوانەکەی لە ڕەمەزاندا تا دوای جەژن ئەوەشیانە لەوێ بووم هەر دەستم پێ نەکرد لە مەخزان شاردوم گوتمە نازانم چی لێ بکەم بە منی گوت بڕۆ جیهازێکی بکڕایی کەپسە فالکیۆمش ناوێکی ئەو هەر لەسەرە
بهاراتی بکره و لایلونی لگلا بکلا ناو بهارات و لایلونی کپسی که و بکلا ناو کارتونو بنیره همون لکارتون دا و هر کارتونه که ادرسی خلاص سر بو وتی ام 4 کارتون بو نازانم لا بیرم نه 4 کارتون بو 5 کارتون بو تسلیمی میگیر گفت اواجی به سلیمانی تلفنی بو میگیر نگشت سلیمانی وتم نه نگشتم لا رقا بوم هر او بوم کاتک دا گشت ما دیگلا گفت لا دیگلا تپار بو وتم بالا ولا دیگلا تپار بوم وتی باشه اشیاء کم به سلیمانی من شهاد ما سلیمانی اوانا هر تلفنی میگرد میگفت چی تیایه وتی تو تسلیمی شریکه بکه تو حقت نبیتن کارمەندی خۆمانە لە ئۆفیسەکە ئیشەکاتن لە سلێمانی پەیوەندی لەگەڵ منی کرد لە بوونی لەبەر گەرمە ئەو خورمایە بوونی کردە قوبا بووە بە تەلەفۆنی پێم گوت کاکەوە دەڵێتن ئەو خورمای هەموو بوونی ئەکاتە قوبا بووە گوت کاکەجان بێ بڵێ ئەو عەلاقەی کە قوبایە بەر دەرزی لێ بدات بە بوونەکەی بڕوە دوای ئەوە پێ بڵێ بابکێدە لە ناو کارتۆنیکی تر ئەم کارتۆن نەمۆز نەبوو ئەو ئەشانە دەرزی لێ بدا هەر کارتۆنێکی تر بینە بەتاڵ ئەو ئەشانە بە کارتونەوە بیکە لە ناو کارتۆنی تر لەگەڵ ئەشای خۆی هیرۆنەکەشی لە ناو کارتۆنەکاندا بوو کە هاتین باش تادا کوردستان گوتی با بڕۆینە شەریکە ئیشێکم لەوێ هەیە شەریکەی سلێمانی لەگەڵ گوتی من تاجرێکم دۆزیوە مانگانە بازار ڕۆژ جارێکی ئەشیای دەنێرم کێڕی نیشتینە دواتر ڕۆشتی نانم خاڵ گەڕاینە هۆتێل گیراوین ئەو مادەکەی وابزانم لە گۆمرکی گیرا بوو خۆم نەمزانێ تا ئێستام نەمزانی چۆن بەس وابزانم گیرا بوو کە ئاسایشی سلێمانیش ئاگای لێ بوو دوای ئاسایش بە من وتی ئەوە مادە هیرۆوینە لە گۆمرگ دەستی بەسەر کردووە زۆر پەشیمانم و خۆزگەم نەمکرد بە بە قورعان پەشیمانم بەس پەشیمانێکی لۆ چی ئیسیفادەی لێ نییە من هەگەر لە لێرە دەربچم جارێکی تر برادەرەتی لۆ خۆم هەڵ دەبژێرم ئەو کاتێک ئەمن لە ئاسایش زانیم ئەو ئەشیانە هیرۆوینە من زۆر پەشیمانم